بابتی امشبمون سبارت به موسیقی و هلپرکی و گرانی کردیه او سیدی و کاسیتونه که در چند کوپی دکری در دزری در شاردری توا بحثی او شمون سبارت بوایه که چون مافی گرانی بیش هنرمند تنبوروان سازجن دبی بپاریز رید بو او لفقیری و حشوری در بین و بخوام بتونین کاری هنری خویم کن میوانه که زور زور برای زو هیجام هیا که بخوی شورزو لطومار کردن لفروشتن لدابش کردن و زور بشیتری سیدی و کاسیت لدر ایوالات لهندران زور زور بخیر بینی و چیه و چه موایی که او کاره دکن زور سپاس دکم وزد نیومیو بیانه با گرانی که بولم بله فرم بله بروی شوخم رو تیغی چیشه نجاتی ده برحمت هرچی بکت بتیرم رودری و هرچی پیشت خدا پیده و هر کس بر نظر کت بتیرم رودری و هرچی پیشت خدا پیده و هر کس بر نظر کت بله زور سپاس کاری اصلی چی یعنی تو گرانی بیش سیده که داد با تو بلای دکه کوپی دکه ایش اصلی تو چیه؟ والله من گرانی کلی با شویشی زور جوان اگر من دست جوگری گرانی کن من کاری زور راسته خوب دیرکتم با گرانی بیشکان و نیه خوی بس نه راسته خوب لگه گرانی بیشکان رکوتم ایدینم با جوگر کن چونه؟ چیه که مثلا تو سیده کنم ببلاو کم ایدم دست او خوشویستانی که گرانی او گرانی بیشانه پی خوشه ولی باشه تو کوپی دکه یا بو خود ل چون بو جد او کوپی و مپی وشتانه تقریبا باشه کوکه جان بو کوپی دکه پیتوانی او ظلم زور بیجیه تا نه بوچی مثلا بوچی من کابراج زور بوجدانم براستی ظلم مشتوی بقد نیکم بس کاری هنریه کاری فنی کاری خیریه بو او خوشویستانی که ل گرانی سیده کانیان بدز نگات من ناچارم باید کپی کم بیاندم کوکش کات لی بکری تو کپی سیدی گرانی بیشکان ده بای سیدی اکی مثلا لا آلمان ده بای بوسیو ده سوی ده با بونگلترا بو خود دوباره کپی ده کی بوچی هویا کان چی یعنی اوکی شکاتم کات نیه واستی شکات سو خطر نیه چون که تو دلالت چی علت چی بو ده یعنی تو پیتویا هو کار زورم براستی واکو یکم او جوگر خوشیستانی که سیدکان لمن ورگرن باش رقی من نبناتوان بیز رقیش که بدستیان که یک دوهم من هنی لسیدکان نوی شریکی اروپی ماروپی شتوی پیویا من امانم همی لابردو نوی شریکی کردی جوانم لناوا دوهم اما دوهم بو بله سهم اچنه سرخالی سیمستش اویش اویا که گرانی بجکان چون بپلاپل سیدکان تو مارکردوا بیریان شوا یعنی گرانی باش لأولو دانینو گرانی ورده نمونه یعنی پیتوانی گرانی باش خراب چی یعنی مثلا است سیدی برادری که با نوینالین یکم گرانی سیده که بام شو دست بیاکه بله بس تو شرب وجدانه اگر ام سیدی بنا دستو یکم گرانی دستی پیانی عوا بیک سفری نای پیتوا دبیت چی بیت مثلا گرانی تو چون ریزیه که مثلا هلم سیدیه گرانیش کیتیه علی بله أول ميرنا ما بس قراني ما بس أوي أخير بله إيش الله شو خشاني نقبارك بمرنا وجودي تارك للدوري قاري سليماني هر خود شوخي مكرياني كابرات شو أنقرانيا بلازتي خصوصا آخری سیده که منش چون بام چاکر تو براستی چون که خود مجالی نبود اما هنا ولی یکم دامنا و قرانه خواهی یکم لا آخر ودانا استك أشي لازم يبغى سيداي داشي فيعني يكسر الله قرب أو داش يعني تو بيتوا ريسك نيوم بوشنيا زوقي بينا جوجتي كذا براستی زين شو نخوي أو كابرات دياره هنري شيء هي هنري قراني وتني هي بس شرني عمو هنري كاين تيابي هنري ريسكني قراني كان خرابة ولا سيخول يارمتيم دا باشه تو بخود چون فیر او گرانی بی والله گرانی وتن چون فیر بی تو درگای ومن بيجوي كده سكون بو كارا
ئەوە سوپێکی زۆر خۆشە دەتوانانی بەڵێ پێشوی دەستکەم بۆ کاری کۆپیکردن و شتانە من یەکجاری نەمەتوانین گۆرانی وەڵام دیارە ئەم هەموو گۆرانی گوێ لێ بگریت و گوێی بدەیتەوە فێر دەبی گۆرانەکان بڵێتەوە ئەتوانم ئیسە دەنگی زۆربیان دەربێنمەوە یعنی تو پێت وایە کە ئەو کوپی دەکەی هەیەکی مەسەلەن چەند زۆی لەبەری دەردێنی دوای کۆنترۆل دەکەی بزانی بۆش چۆپ بووە یا چۆپ نەبووە لەوە فێرە گۆرانی وتم ڕۆژی 12 ساعت 13 ساعت گوێ لە گۆرانی بری هەڵبەتە فێری گۆرانی گوت نەبی بڵێ من هەم ئامۆژگاریم بۆ هەموو ئەو گەنجانی هەموو ئەو لاوانی کە نەوێ دەست بکەن بە هونەری گۆرانی وتن چەند دەست بکەن بە کۆپیکردنی سێدەکەن چونکە ئیسفادێکی بێحەدی هەیە هەم مۆدی هەم ماناوی هەموو لە هەردوو نموناکی مەسەلەن نموناکی گۆرانی بێژەکەن کە تۆ فێر بووی دەنگەکەونیان دابینی مەسەلەن ئەمەی کە نووسیمە بۆ ئەمانە بێ بەڵێ شۆک و شەنگی ناو قەبەریک پیاو بەوەرە ژووری تاریک تۆ بۆ من وەکو خەڵەتی جوانی هەر عینەن هەڵمەتی جا دوای وەڵێ بۆ دڵی من وەک ساعەتی چاوڕێژ وەک شەوی بەراتی کە ملباریکە وەرە ئەو ژوورە تاریکە بەڵێ دوای شتێکی تر کۆکە من بیستمە ئۆدرێس و مۆدرێس ئەو شتەی تۆ بەتەوی من تەلفۆنم کرد لە ئەو شوێنێکە پەیام دۆدانێ ئەدرێس و مەدرێسی ئەسلێ بەنە حەزەکەی ئەگەر نیشکو بڵم ئەگەر من ئەبێ بڕۆم باش ئەدرێس جۆزە فەرمون من گوێم تەلفۆنی تۆم کرد بەڵێ تۆ بۆ خۆت خەڵکی شۆرەکی تری بەڵام بە زۆرەوەی شۆرەکی ترەوە کرد کە تا و مەسۆژەی تو و پەیامەی تو من هەروکەرە مارین ئەوە پێتوانیە بووە ئەوەیە کە کەس نازانێت تۆ لەکیە تۆ دەبێ بە شیوەیەکی زۆر ڕەحەتتر و زۆرەوەی و دەتوانیەوە جوات کە بفەرموو لەسەرە و پەیامی تەلفۆنەکەت چوونە ئەوەی کە ئەوە بەڵێ شتێکی ئەوەم کڕی وای ئەبەرسی لە تەلەفۆنەکە شتێکی ئەوەشی تیەکەی کاسێتێکی تیەکەی چی گوتووە لەوێ دو چی گوتووە ئەگەر تەلەفۆن بکەی بۆ سێ جەڕە چوار جەرە لێبات دوای هەر من تااقەتم هەڵی گرم دوای دەڵێ ئەمن ڕێبوار مەحەممەدیمەوە نای خۆشم گوت ئەمن ڕێبوار مەحەممەدیمە ئەمنە نوکە لە مارینیمە ئەمە دەتانم پێت برێم وەشی بری پاش هەندێکی دی توتەک لەو تەلەفۆنە دێ ئەو جاتوش دەتوانی پشتی توتەتوتی لە خۆت شتێکی تەجیل بکەی قسانی بکەی جا منیش ئەگەر کەیفم لێ بوو تەلەفۆن لۆ دەکەمەوە دەناگەر کەیفم لێ نەبوو لۆ ناکەمەوە خواحافیز ئەوە دۆنۆ کۆکا جۆن کڕۆستە ئۆدرێسەکە کۆکا جۆن ئۆدرێسەکە تو کۆپی کۆپی دەکەی بێ باک